مامۆستایان و قوتابیانی دەرچووی بەڕێزان دایک و باوک و کەس و کارانی قوتابیانی خۆشەویست، ئەندامانی ئەنجومەن و سەرۆکی زانکۆ و مامۆستایان و فەرمانبەران و کاربەدەستانی زانکۆی هەولێری پزیشکی، زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵێوەم و بەختەوەرم کە بەشدارم لە ئاهەنگی دەرچوونی ژمارەیەکی دیکە لە قوتابیانی زانکۆی هەولێری پزیشکی پیرۆزباییتان لێ دەکەم و هیوادارم لە قۆناغی داهاتووی ژیانی پیشەییتاندا سەرکەوتوو بن بۆ خزمەتکردنی کوردستان. زۆر پیرۆزە لێتە. دەستخۆشی لە دایک و باوک و کەس و کارەکانتان دەکەم کە هەوڵ و ئەرک و ماندووبوونێکی زۆریان کێشاوە و زەمینەی سەرکەوتنیان بۆ ئێوە ڕەخساندووە. هەروەها سوپاسی سەرۆک و ئەنجومەنی زانکۆی هەولێری پزیشکی و گشت مامۆستایانی ئەم زانکۆیە دەکەم بۆ ئەرک و ماندووبوونیان لە ئیدارەدان و پێشخستنی ئەم زانکۆیە و پێگەیاندنی ئەم قوتابیانە کە جێگەی دەستخۆشیە. دەرچوانی بەڕێز، ئێوە کە دەبنە پزیشک هیوادارم و دڵنیام کە لە ئاست پیرۆزی پیشەکەتاندا دەبن و سوێند خواردنەکەتاندا دەبن. پزیشکی پیشە و ئەرکێکی زۆر پیرۆز و مرۆڤانەیە کە پێویستە بەر لە هەر شتێک ئامانجەکەی ڕزگارکردنی ژیانی خەڵک و پاراستنی تەندروستیان بێت. بۆیە هیوادارم هەمیشە و بەر لە هەر شتێک لایەنە مرۆیی و ئینسانیەکەی پیشەکەتان لەبەرچاو بێت. بێگومان لەگەڵ دەرچوونتان لە زانکۆ قۆناغێک لە قۆناغەکانی ژیانتان کۆتایی دێت، بەڵام فێربوون کۆتایی نایەت. چکە فێربوون پرۆسەیەکی بەردەوامە و مرۆڤ بەگشتی و لە قۆناغە جیاوازەکانی ژیاندا پێویستە بەردەوام بێ لە هەوڵی گەڕان بە دوای زانست و زانیاری و فێربووندا. بە تایبەتیش بواری پزیشکی و تەندروستی وەک زۆر بواری دیکە لە پێشکەوتنی بەردەوامدایە. بۆیە دەبێ ئێوەش هەمیشە لە هەوڵی بەردەوام و بێوچاندا بن لە پێناو بەدەستهێنانی زانیاری نوێ بۆ ئەوەی بتوانن زیاتر خزمەتی خەڵک و کۆمەڵگەی خۆتان و مرۆڤایەتی بەگشتی بکەن. لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو پەرەپێدانی ئاستی زانستی و ئەکادمی و زانکۆ و دامەزراوە پەروەردەکانمان دەستەی متمانە بەخشین بە دامەزراوەکان و پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنی باڵا پەسەند کرد و ئەم دەستەی ئامانجی بەرزکردنەوەی کواڵەتی خوێندن و پەروەردەیە لە هەرێمی کوردستان. لە ماوەی ئەم ساڵانەی ڕابردوو ئێمە شاهدی ئەوەین کە ئاستی زانکۆکانمان بەرز بووەتەوە، بەڵام بۆ ئەوەی ئێمە بتوانین ڕکابەری لەگەڵ زانکۆکانی تری جیهانیدا بکەین بە پێویستمان زانی کە ئەم دەستەدا بمەزرێنین بۆ ئەوەی زانکۆکانمان لە ئاستی جیهاندا بتوانن پلەکانیان بەرز ببێتەوە و ئاستی خوێندن لە کوردستان بەرزکەینەوە. دەزانم کە بواری تەندروستی لە کوردستان کێشە و گرفتی هەیە. بۆیە یەکێک لە لایەنە گرنگەکانی چاکسازی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازیکردنە لە بواری تەندروستی و باشترکردنی کواڵەتی نەخۆشخانەکان و چاکسازیکردنە لە هاوردەکردن و پشکنین و چاودێریکردنی دە و دەرمان. و ئەمە بەستەش دەستمان بە چەند هەنگاوێک کردووە و هیوادارم بە هاوکاری هەموو لایەک بە تایبەتی پسپۆرانی ئەم بوارە لە ناوەوە و دەرەوەی کوردستان بتوانین کەرتی تەندروستی لە کوردستان بە ئاستێک باش بکەین کە ببێتە نمونە لە ناوچەکەدا. باشترکردن و پێشخستنی کەرتی تەندروستی بە تەنیا ئەرکی حکوومەت نییە، بەڵکو پێویستی بە هەماهەنگی و هاوکاری و پشتیوانیکردنی پزیشکان و کۆمەڵگە بەگشتی هەیە. بۆیە هیوادارم بە هەمومانەوە بتوانین بواری تەندروستی کە یەکێکە لە گرنگترین لایەنەکانی ژیان باشتر بکەین و گەشەی پێ بدەین. من لەم ڕۆژانەدا سەردانی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتم کرد و داتا سەنتەری ناوەندی حکومیمان کردەوە کە یەکێکە لە فەرمانگە پێشکەوتوەکانی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەش. بەشێکە لە چاکسازیەکانی حکوومەت لە بواری بە دیجیتالکردنی خزمەتگوزاریەکان. ئەوەی ماوەی دڵخۆشی و شانازیە
هەموو کارمەند و شارەزانی بواری ئایتی ئەو فەرمانگەیە پێشکەوتووە گەنجی دەرچووی زانکۆکانی کوردستانە. بۆیە من ئومێدێکی زۆرم بە گەنجە دەرچووەکانی خۆمان هەیە کە دەتوانن ڕۆڵێکی کاریگەر ببینن لە پرۆسەی گۆڕانکاری و چاکسازی و بەرەو پێشبردنی هەرێمی کوردستان. دڵنیابن من بەردەوام دەبم لە پشتیوانیکردنی ئێوە، پشتیوانی لە پرۆژە و بیرۆکەی داهێنەرەکانتان دەکەم. دڵنیاشم ئێوە توانا و بەهرەی زۆرتان هەیە بۆ پێشخستنی کوردستان و پشتیوانیکردنی ئەو پرۆسە چاکسازی و گۆڕانکاریە کە ئێستا لە هەرێمی کوردستان دەستمان پێکردووە. لە کۆتاییدا ئێمە وەکو نەریتێک پێویستە هەمومان سەری ڕێز و نەوازش بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان دابنوێنین، سپاسی ماندووبوون و شەونخوونی و زەحمەت و خزمەتی پێشمەرگە قارەمانەکان و هێزە ئەمنیەکانی خۆمان بکەین کە ئەم دەرفەتەیان بۆ ئێمە ڕەخساندووە کە بتوانین بە سەربەرزی لە کوردستاندا بژین و بخوێنین و هەنگاو بەرە و پێشخستنی وڵاتەکەمان بنین. دووبارە پیرۆزباییتان لێ دەکەم و ئومیدوارم کە ئێوە ببنە مرۆڤێکی بەسوود بۆ خزمەتکردنی کۆمەڵگەکەتان و مرۆڤایەتی بەگشتی. جارێکی تر زۆر بەگەرمی پیرۆزباییتان لێ دەکەم. هەر تەندروست و سەلامەت بن، کوردستانیشمان هەر ئاوادان بێت.